بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. یەکێک لەو پرسیارە زۆرانەی کە لێمە کرێ بریتێ لەوەی کە گەنجێک پرسیارەکە ئایا ماوەسا دروستە دەستگیراندارم یان تازە داوای ئافرەتێکم کردووە یان خێزاندارم سوێنی خێزان بدەم هەرچی شتێکە کردوێتی هەموویم پێ بڵێ یان هەندێک جار تەلاق ئەخوا لەسەرەوەی کە هاوسەرەکەی هەرچی شتە پێی بڵێ. ئافرەتەکەش بە هەمان شێواز پرسیارەکە ئایا من هەرچی شتە ئەتوانم هەرچی ئەسرار و نهێنیاتی خۆمە هەمووی بۆ هاوسەرەکەم باسکەم و بەیانکەم. حەزەکەم ئەمڕۆ لە خزمەتان ئەمە ڕۆشن کەمەوە دیارە جائز نییە لە ڕووی شەرعیەوە داواکردنی گوناهە نهێنیەکانی ئینسان لە هیچ کەسێک، نە هیچ پیاوێ لە هاوسەری خۆی نە هیچ هاوسەرێک لە پیاوی خۆی بە هیچ شێوازێک دروست نابێت و جائز نابێت. لا تسألوا عن أشياء إن تبد لكم تسؤكم. پرسیار مەکەن لە شتانێکە بۆتان دەرکەوێت زەرەتان لێ بدە. بۆیە جائز نییە هیچ پیاوێک ئەو پرسیارە لە خێزانەکەی بکە چونکە ئەوانە گوناهانێکن لە نێوان خۆی و خۆیان کردوونی. بە هیچ شێوازێک ئەم پیاوە بۆی نییە ئیطلاعی هەبێ بەسەر ئەو گوناهانە. هەموو ئینسانە گوناهبارە. وخير الخطائين التوابون. باشترین ئەو کەسانەی کەوا خراپەکارن گوناهکارن ئەوان کە تەوبەیان کردو گەڕاونەتەوە. بەنسبەت ئافرەتەوە ئایا ئەگەر هاوسەرەکەی سوێنیدا یا تەلاقیدا تەلاقی خز لەسەر ئەوەی ئیلا هەبێ ئەو نهێنیانە دەرخابووی ئایا لە شەرع ئەبێ دەری بخە ئەگەر دەری نەخە تەلاقەکەی ئەکەوێ طبعاً بە هیچ شێوازێک نابێت نهێنیەکانی خۆی دەربخات. لە ڕووی شەرعیەوە حرامە لەسەری ئینسان تووشی گوناهێک بوو گوناهەکەی خۆی بۆ خەڵکی باسکە ئەوە بینی خۆی و خۆیەتی خوایەکی ئەرحەم الراحیمین زۆر گەورە خۆی ئەیبورێ خۆی عەفوی ئەکا خۆی لێ خۆشە بێ. بۆیە هەر یەکێک لە ئێمە ئەبێ بە وریایی مامەڵە لەگەڵ ئەو خاڵا بکەین ئاگامان لێوێ بۆی تووشی گوناهباری نەبین. نە پیاوەکە یەد ئەو ئافرەتە ئیزعاج ئەکا لەسەر ئەوە و ئەو ئافرەتەش بە هیچ شێوازێک نابێ ئەو وەڵامانە بداتەوە. بۆیە ئەوەی کە بەلامەوە گرنگە مەسەلەی تەلاقەیە تەلاق ئەکەوێ یان ناکەوێ یان لە شەو ڕۆژێکە لەوە چ ئێستا دوو جار سێ جار ئەم پرسیارەم لێ کرد. ئەو شتێکەوە معقول نییە بۆ دەرخستن. ئەگەر تەلاقی لەسەر بخورێ حاڵتێکە ئەم پیاوە بڵێ ئەوە تەلاق بکەوت ئەگەر ئەو شتانە هەمووی نەڵێ ئەوەی کە بینی خۆی و خۆیەتی با نێڵێ تەلاقەکەی ناکەوێ چونکە ئەو مەسئلە بریتی نییە لە شتێک کە بوترێ ئەوەی کە لە شەرعا هاتووە شتێکە کە عرفەن ئەتوانێ ئەم ئافرەتە بێڵێ ئەگەر عرفەن نەیتوانی بێڵێ لەسەر ئافرەتەکە ناکەوێت تەلاقەشی ناکەوێت. خی گەورە لە گوناهی منوشی ئەوش بورێ خی گەورە ماڵەکانمان تۆکمەکە داوامە لە ذاتی پاکی پەروەردگار گرفت و کێشەکانمان نەهێڵێ.